ئەم وانەیە درێژە بە باسەکەی پێشوو دەدەین لەبارەی ئەوە کە ئایا زانینی شتەکان جڵەوی مرۆڤ لە کار و کردەوەکەیان دەکا یا چێژ و خەفەت و ئازار و ئەوانەی کە سایکۆلۆژی و غەریزی. تاوان گفتوگۆکە لێرە لە نێوان ڕێی ئامایە کە سوکرات دێنێتەوە لەگەڵەوەی کە سوکرات ڕێیەکەی سوکرات و دیالکتیکەکە لە نێوان ئەم دوو بۆچوونایە. لە ئەوانەکەی پێشوو گەیشتینە ئەوەی کە سوکرات بە خەڵکەکە دەڵێ خەڵکینە ئێوە کە دەڵێن ئەو مرۆڤانە لەژێر دەسەڵاتی چێژە شتانێک کە دەزانن خراپن بەڵام دەیانکەن لەکوێوە دەڵێن ئێوە پێیان دەڵێن خراپن ئەم شتانە؟ ئایا ئەو شتانی کە ئەوان دەیکەن لە کاتی کردنەکە خۆشیان پێ نادەن؟ ئایا لەوێەوە خراپن کە خۆشیان پێدەدەن یا لەوێەوە خراپن کە دواتر ئەم خۆشیە دەبینن ئەو شتەی کە خۆشیان پێدەدا لەوێ ئازارێکی زۆری بۆ هەڵگرتوون دواتر دەبێت بە ئازار بۆیان؟ ئەوانیش حتمما دەبێت بڵێن لەوێەوە خراپن کە سەرەتا کە دواتر تووشی ئازارمان دەکەن بەڵام لەوێەوە خراپ نین کە سەرەتا خۆشیمان دەدەن. کەواتە لێرە خۆشی و چێژ یەکن، ئازار و ببورن. چێژ لەگەڵ چاکە یەکن، ئازار و خراپەش یەکن، ینی خراپە و چاکە بەستراوە بە ئازار و چێژەوە. کەواتە چێژ و ئازار بنەمای خراپی و چاکی شتێکن. ئێمە کە بە شتێک دەڵێن خراپە چونکە ئازارمان دەدا، وەکو چۆن منداڵێک ئەگەر کەسێک ئازاری بدا لێ دوور دەکەوێتەوە پێی دەڵێ خراپە، کەسێکیش خۆشی بداتێ دەچێت بۆ لای و پێی دەڵێ چاکە، ینی بنەمای بە پێ بنەمای چێش دەڕوا بەڕێوە، بە پێ بنەمای چێش بەم شتە دەڵێ چاکە بۆ شتە دەڵێ خراپە، بە پێ بنەمای چێژەم شتیان دەکات ئەوەیان ناکە، ینی بە پێ بنەمای چێژوازە. تەبەن دوایەوە ئەوەی دیاری کرد کە ئەوان پێیان وایە ئەو شتە بۆیە خراپە چونکە دواتر ئازار دروست دەکات، بەڵام لە سەرەتاوە کە خۆشی دەدا خراپ نییە، دێتە سەر پێچەوانەکەی. لەی باشە ئەو شتەی کە سەرەتا ئێمە دەڵێن چاکە کەچی لە سەرەتا خۆشی دروست ناکە، ئازار دروست دەکات، بەڵام دواتر خۆشیەکی بۆ هەڵگرتووینەوە خۆشیەمان پێدەدا. ئەڵێ ئەی بۆ ئەمانە چی دەڵێ؟ ئێوە چی دەڵێن؟ ینی لەکوێوە دەڵێن ئەمانە چاکن لە کاتێکە ئازار دەدەن؟ ئایا لەوێەوە کە ئازارمان دەدەن چاکن یا لەوەوە کە خۆشیەکەمان دەدێنە دواتر؟ ئەمە تێکستەکەی. ئەڵێ ئێستا وا دابنێ پرسیارەکە لەبارەی دژەکەیەوە دەکەین و دەڵێن خەڵکینە ئەی ئەوانەی کە دەڵێن شتانێکن باشن و بەڵام بە ئازارن، ئەوە مەبەستان لە شتانێکی وەک ئەم شتانە نییە؟ حاضرە ئەڵێ ئێستا با پرسیارەکە لەبارەی لە دژەکەیەوە بکەین، ینی شتانێکە سەرەتا خۆشیمان پێ دەدەن بەڵام دواتر ئازارمان دەدەن، بەڵام شتانێکە سەرەتا ئازارمان دەدەن دوایی خۆشیمان پێ دەدەن. ئەڵێ ئەی ئەوانەی کە دەڵێن شتانێکەن باشن و بەڵام بە ئازارن، ئەوە مەبەستان لە شتانێکی وەک ئەم شتانە نییە؟ نمونە ئەو شتانە دێنێتەوە کە سەرەتا تووشی ئازارمان دەکەن بەڵام دواتر خۆشیمان پێ دەدەن. نمونەی ئەوانە چییە؟ وەرزش کردن بە ئازارە، ماندوو دەبی، هیلاک دەبی، ینی بەڵام دواتر تەندروست دەبی. تەندروستیەکە چی دەداتێ؟ خۆشی دەداتێ. هەرشی سوپایی جەنگ شتێکە تۆ جانن دەکەوێتە مەترسی ئەو شتێکی ناخۆشە، بەڵام جەنگ وا دەکا کە
دواتر خۆشی دەداتێ بۆی ئەوە کە وڵات لە ئەمانە دەبێت یعنی ئەو کاتەوەی کە تەدیدی ئەمنی ئەو دەوڵەتە دەکا ئەو ڕادەوەستێ لەو تەدیدە ئەو کاتە تۆ مەترسی ئەوە نییە کە هێرش بکرێتە سەر لە ئەمانە دەژیت ینی خۆی شتەکە چییە سەرەتا بە ئازارە بەڵام دواتر خۆشی دروست دەکات شتێکی تریش دێنێتەوە چارەسەری پزیشکی هەموو چارەسەرکردنێکی پزیشکی بازارە هەڵە هەیەیانم لە ڕێگەی داخکردنەوە ئەوەی کە برینوشت هەیە بە داخکردن چاک دەبێت ئێوە ئازارە تۆ خود داخکردن ئازارە یا بەهۆی بڕینەوەی ئەندامێک لە ئەندامەکانی لەش تۆ ئەم ئەندامت دەبڕیتەوە ئازارێکی زۆر پێ دەگەێنێ بەڵام چی دەکەی سەلامەتی هەموو جەستەکە دەپارێزێت یا بۆی دەرمانەوە دەرمان کە دەیخۆی تۆ دەڵێ ژەری مارە تاڵە بەڵام ئازارت دەدا بەڵام چییە دواتر تەندروستیت باش دەکات یا خۆگرتنەوە لە خواردن ئەمە شتێکی بە ئازارە بەڵام خۆگرتنەوە لە خواردن وا دەکا کە مەوزۆی هەرسکردنت بەباشی کار بکات و بکرێتەوە ئیش ئەڵێ ئەمانە هەمویان باشن بەڵام لە لایەکی تیشەوە بە ئازارن ئەیوان هاڵن هەنێ ئەم شتانە نین کە ئێوە دەڵێن باشن لە کاتێک ئەم شتانە بە ئازارن باوا دەڵێ سکرات ئایا لەبەرەوە ئاواتان ناوتان ناون شتانێکی باش چونکە لە ئێستادا ئازارێکی زۆرتان دەدەن یعنی ئایا شتمان دەدەن لە ئێستادا کە سەرەتا ینی شتەکە دەکەین بە ئازارە لەوێەوە باشن یعنی وەرزش لەوێەوە باشە کە تۆ مانوو دەکا ئازیێتت دەدا چارەسەری پزیشک لەوێەوە باشە کە تۆ ئازارەکە وەردەگری ئەگەر ئێمە لەوێەوە سێریکەین دەڵێن چییە دەڵێن خراپە بۆچی چونکە ئێمە خراپە بەوە دەزانین کە ئازار بەخشە چاکەش بەوە دەزانین کە چێژ بەخشە کەواتە چارەسەری پزیشکی لەوێەوە کە ئازار دەدا دەبێت بڵێن خراپە بەڵام لەوێەوە کە چاکمان دەکاتەوە دەڵێن چاکە کایانی کە تەندروستیش بووینەوە خۆشیمان دەداتێ ئەڵێ یان لەبەر ئەوەیە لە داهاتوودا وا لە جەستتان دەکات ڕێک و ساغ بێت و وا دەکات ینی ئەمانە وا دەکەن چارەسەری پزیشکیەکان وا دەکەن جەستتان ساغ بێت یا وا دەکەن کە دەوڵەت لە ئاسایشدا بێت ینی جەنگ مەوزۆی جەنگ وا دەکات کە دەوڵەت لە ئاسایشا بێت وەزاڵ بێ بەسەر نەیارەکانیدا و دەوڵەمەند بێت وابزانم ئەوان دەڵێن وایە ینی خەڵکەکە دەڵێن لەبەر ئەوە ئێمە دەڵێن ئەمانە چاکن چونکە نەتیجەکانیان هاوایە هەرچەندە خۆیان لە سەرتاوە سەخت و ئازار بەخش پرۆتاگۆراس دەڵێ وایە ینی دەڵێ بەڵێ ئەوانیش وا دەڵێن خەڵکەکە وا دەڵێ شتێکی دیەوە دەکا کە ئەگەر بێت و ئێمە لەگەڵ خەڵکا گفتوگۆ بکەین لەسەر ئەم مەوزوعە وانیش هەماش دەڵێن سکرات ئەی ئەم شتانە لەبەر ئەوە باشین بۆ شتێک چونکە چێژیان لێ دەکەوێتەوە و لە ئێش و ئازار دووری دەخەنەوە بۆ شتێک بۆ کەسێک ینی لە ڕوانگەی ئەم کەسەوە ئەم شتانە بۆیە باشن چونکە چێژیان لێ دەکەوێتەوە وە خۆشیان لێ دەکەوێتەوە ئەگەر خۆشیان لێ نەکەوتایەتەوە ئازاریان لێ بکەوتایەتەوە ئەوە کاتە لە ڕوانگەی ئەم کەسەوە کە بەپی چێژ و ئازار چاکە و خراپە تەحدید دەکات ئەوە چین ئەوە ئەو شتانە خراپ دەبوون یان ئێوە شتێکی تر دەڵێن کاتێک دەڵێن ئەو شتانە باشن ئامانجێکیان تیا دەبینن کە پەیوەندی بە چێژ و ئازارنی پێم وا بێت ئەوان دەڵێن هەر لەبەرەوە ئامانجەیە ینی ئەو خەڵکە کاتێک کە بیر لە چاکە و خراپە دەکاتەوە کە بیر لە چاکە و خراپە دەکاتەوە لەوێەوە بنەماکەی چییە بنەماکەی چێژ و ئازارە ئەگەر چێژی پێدا ئەوە دەڵێ چاکە ئەگەر ئازاریشی پێبەخشی ئەوە دەڵێ خراپە کەواتە ئامانج لەم کردەوانە چییە وەرگرتنی چێژە گەیشتنە بە چێژ ئاڵێ ئایاش ئێوە جگە لەمە ئامانجێکی تر دەبینن نانی خەڵکەکە جگە لەوەی کە ئەوەی بە ئامانج گرتووە لە کردەیەکە کە دەیکا بیگەیەنێ بە چێژ وەکو ئامانجێک شتێکی تر دەبینێ جگە لەمە
پرۆتاگۆراس دەڵێ وایە ئەوان شتێکی تر بە ئامانج ناگرن ناتوانن پێمان بڵێن ئامانجێکی تر لە بەردەمەم کردا هەیە ینی ئەمانە چاکن لە بەر شتێکی تر نەک لە بەرەوەی چێش بەخشن لە کاتێکا بنەمای چاکە مۆزۆی چێژ نییە فعلەن شتێکی تر هەیە کە دەبێتە ئەوە تەحدید دەکات چاکە ئەمە چاکە کە بنەمای چێژ نییە تەبەن لەوانەکانی پێشوو بە تایبەتی لە گۆرگیاسا ئەو شتانە بە وردی ڕوون کراونەتەوە بەس لێرە ئێستا سکراتەر بە پێی بنەمای چێش گفتوگۆکە دەکات سکرات کەواتە ئێوە شوێن چێش کەوتون چونکە بە چاکەی دەزان و لە ئازاری ژا دەکەن چونکە بە خراپەی دەزانن پرۆتاگۆراس دەڵێ ئەوان وای دەبینن ینی کەواتە و جەماوەرە بە پێی بنەمای چێژ و ئازار دەجوڵێتەوە چی خۆشی پێدا لەگەڵایەتی چی ئازاریدا ئەوە لێ دوور دەکەوێتەوە وەکو منداڵێکە چاکە و خراپە نازانێت چییە وەکو منداڵ لە منداڵیە ئینسان لە منداڵیات لەژێر حکمی ئەوەیە کە حیوانیە لە ناوێ بە پێی بنەمای چێژ و ئازار دەجوڵێتەوە بۆ نمونە تۆ دەرمانێکی پێ دەدەی و دەرمانە تۆ وا دەزانێت ئازێتی دەدەی وا دەزانێت ئەو بۆ ئەو وا دەزانێت تۆ ژەری پێ دەدەی وە چونکە لەوە تێناگا ئەو ڕەبتە ناتوانێت دووسکە کە ئەمە دواتر چاکی دەکاتەوە ینی لە ئێستا دەژی منداڵ ئێستا ئەو شتەی چێژی پێدا ئێستا ئەوە مامەڵەی لەگەڵ دەکات ئەوەی کە زەرەری پێگەیان لێ دوور دەگەوێتەوە ینی بیر ئەوەی لا نییە کە ڕەبتی بکات بە داهاتوەوە ئایا دواتر چی لێ دەکات وەکو حیوانیش حیواناتیش باماشەوە ئەڵێ ئەڵێ ئەسکرات ئێوە ئازار بە خراپە و چێشت بە چاکە دەبینن خۆشیەک کە ڕێگرە لە بەردەم ئەوەدا بگەن بە چێژێکی زیاتر لەوەی خۆی دەیبەخشێ یا بتانگەێنێ بەو ئازارەی کە لە خۆیدا هەڵی گرتووە بە خراپی دەزانن ینی ئەگەر شتێک ینی مۆزوعەکە چێژ نییە مەوزوعەکە ڕادەی چێژە بۆ نمونە ئەگەر شتێک تۆ دەیکەیت ئەگەر نەبێتە هۆی ئەوەی چێژێکی زیاتر لەوەی کە لەو کاتە دەیبەخشێ بداتێ ئەوەش لەلای تۆ خراپە دەبێ ئەو شتە چێژێکی زیاتر لەوە دواتر بداتێ کە ئێستا دەداتێ ئەگەر بێت و ئەم چێژە ڕێگر بێ لە بەردەم وەرگرتنی چێژێکی ترا کە لەم چێژدارترە ئەوە لای تۆ و ئەویان ئەوڵ نابژێری ئەگەر بێت و ئەوە ببێتە ڕێگر لە چیشی دەکەی چێژە زیاترە کاڵ دەبژێری کەواتە مادەمەوە چێژێکی زیاتری هەیە ئەو چاکترە لەمەیان هەرچەندە ئەمە چێژمان پێدەدا بەس ئەمەی کە چێژمان پێدەدا لێرە خراپە بۆچی چونکە ڕێگرە لە چێژێک کە شتێک دەیدا ئەم بەربەستە لە بەردەمیا و ئەو چێژە زیاترە لەمەی کە خۆی دەیدا یعنی لێرە مۆزوعەکە لەوە دەردەچێت کە ئەوەی چێژدارە چاکە ئەوەی ئازار بەخشە خراپە مۆزوعەکە ئەوەندە نییە لە بینی چێژدارەکانیشا خۆیانە خراپ و چاکەی ئەوانەی کەمتر چێژ دەدەن و دەبنە ڕێگر لە بەردەم ئەوەی کە چێژێکی زیاتر دەدات ئەوانە خراپن ئەوانەیان چاکن بە پێچەوانەشەوە لە مۆزوعی ئازاریشە ئەوانەی کە شتانێکن ئازارێکی کەمت پێدەدەن بەڵام ڕێگری دەکەن لە ئازارێکی زۆر ئەمەی ئازارە کەمەکەت پێدەدا باشترە لەوەی کە ئازارە زۆرەکەت پێدەدا ینی لێرە ئەسەن باش و خراپ ڕەبتی نامێنێ بە چیشەوە بە چێژ و ئازارەوە ئەی ڕەبتت دەدرێ بە چیەوە دەدرێ بە نیسبەتەوە بە ڕێژەی چێژ و ئازارەوە کەواتە لێرە چی هەیە مەوزوعی حسابات هەیە ئەل لێرەوە سکرات شتەکان ڕەبت بە زانینەوە ینی زانینی چی زانینی ئەوەی ئەم شتە کە ئێمە چێژی لێ دەکەین دەبێ حسابی ئەوە بکەین بزانین ڕێگەی شتێکی ترمان لێ ناگرێت کە چێژێکی زیاتر لە خۆی پێمان دەدا یا بزانین ئەو چێژەی پێمان دەدا دواتر ئازارێکمان ناداکە بەقەدەر چێژەکە
ینی وەکو بڵێ چێژەکەمان لێ بکاتە ژەریمە ئێمە ئەم حساباتانت دەکەین جا شتێک دەکەین کەواتە ئەوەی کەوا دەکا ئێمە شتێک بکەین ئەم حساباتانەیە نەک مەوزۆی چێژ و حساباتی چێژ و ئازارە نەک خودی چێژ و ئازار خۆی وەسکرات دەیەوێت مەوزۆی حساباتەکە پەیوەندی چێژ و ئازارەکان بەیەکەوە و ئەو پێوانەی کە تۆ پێوانەکاری کە دەیکەیت بۆ پەیوەندی ئەمانە ئەم پێوانەکاریە بکاتە بۆچی بکاتە بنەما بۆ کردەوەیە کە کەسەکان دەیکەن یعنی ئەوەی کە مسەیترە لەسەر کەسەکان زانینیانە بەوەی کە ئەم شتەی ینی زانینیانە بە مقداری چێژ و ئازارەکان و بەوەی کاتێک ئەم چێژ و ئازارانە ڕەبتن بە یەکەوە کامیان بکەن باشترە بە پێچی بە پێ و حساباتی کە دەیکەن و لە نتیجەکە دەردەچێت بۆ نمونە چێژێکی کەم کە ڕێگرە لە بەردەم چێژێکی زۆردا ئەوە ئەو چێژە وام لێ ناکا کە من بیکەم بۆچی چونکە ڕێگرە لە بەردەم چێژێکی ترا کە چێژەکەی تر زۆرە کەواتە لێرە زانینێکەیە بەشتەکان وا دەکەن من ئەمە بکەم و ئەوە نەکەم ئەویش چیە ئەویش پێوانەکاری نێوان چێژەکانە کامەیان اختیار دەکەم و کامەیان اختیار ناکەم یا پێوانەکاری نێوان ئازار و چێژەکانە جا لێرەوە دەڵێ ئەوەی کەوا دەکا مسەیترە لەسەر ئینسان لە کردنی کارێکە عیبارەتە لەم پێوانەکاریە عیبارەت نییە لە چێژ و ئازارەکە خۆی دەیەوێ ڕێخۆش دەکا بۆەوەی ئەمە بڵێ نابزانین چۆن بەرەوە دەڕوە ئەڵێ منیش پێم وانە بتوانن جگە لەو ئامانجا ئامانجێکی تر باش بکەن ئەڵێ بۆیە گەر ئێوە چێشکردن بە خراپە بزان لەوەیە کە ئامانجێکی تر هەیە ئەوە بۆتان باز دەکردین بەڵام ئێوە ناتوانن شتێکی وا باس بکەن پرۆتاگۆراسیش دەڵێم منیش دەزانم ئەوان ناتوانن باسی ئامانجێکی تر بکەن جگە لەوەی کە عیلاقەی بە چێژ و ئازارەوەیە لە مۆزۆی چاک و خراپە چی چاک و چی خراپە سکرات ئەی نابێت بامان ڕێگاش باسی ئازار بکەین ئەی ئێوە ئاچن بە چاکە نازانن کاتێک کە ڕزگارتان دەکات لەو ئازارەی کە زۆرترە لە ئازارەکەی خۆی یا دەتان گەیەنێ بە خۆشیە کە زۆر زیاتر لەو ئازارێکەیەتی ئەڵێ ئێمە ئێمە کە خۆشیەک خراپە لەبەرەوەی ڕێگرە لە خۆشیەکی تر بامان شێوە ئازارێکیش باشە چونکە دەمانگەیەنێ بە خۆشیەکی زیاتر لەوەی یعنی خۆشیە کە شیاوی ئەوە هەیە لە ڕووی مقدارەوە شیاوی ئەوەیە ئەمە ئەو ئازارەی بۆ بچێژنتاوە بۆ خۆشیە ببینی چونکە خۆشیەکە ئەو ئازارەمان بۆ نەفی دەکاتەوە و جگە لەوەش کە ئەو ئازارە نەفی دەکاتەوە چییە خۆشیەکی زیاترمان پێدەدا ینی لێرە هەموو حسابات و مامەڵەیە من ئەمە دەفرۆشم بۆ ئەمە دەکڕم چونکە دەفرۆشمەوە قازانجێکی زیاتر ینی هەمووی حسابات ئەڵێ گەر ئێوە ئازار چەشن بۆیە بەهۆی ئامانجێکی ترەوە بە چاکە دەزانن ئەوە باسی بکەن بەڵام ئێوە ناتوانن باسی ئامانجێکی تریش گەلەمە بکەن یعنی لەبێوە ئێوە ئەوەی ئازار بەخشە بە چاکی دەزانن چونکە ڕەبتی بە چێژەوە وە دەدان گەیەنە بە چێژێک ئامانجەکەتان لەم ئازار وەرگرتنی ئازارە چێژەکە وەرگرتنی چێژەکە لەبەرەوە جگەل لەمە ئێوە ئایا دەتوانم ئامانجێکی ترم پێ بڵێن و باوەڕ ناکەم ئێوە بتوانن جگەل لەمەی کە شتێک بە ئازارە بە چاکی دەزانن بتوانن ئامانجێکی تر تهدید بکەن بۆی کە ئامانجتان چیە لەوەی کە دەڵێن ئازار باشە ئازار باشە چونکە ئەم ئازارە دواتر چێژێکی زۆرمان پێدەدا سکرات پرۆتاگۆراس ئەڵێ ڕاستە ناتوانن شتێکی تر پێ بڵێن ئامانجێکی تر هێز گەلت چێش برایان گەل لێم بپرسن ئەوە لە پێناوی چیدا ئەو باسە دوور و درێژە دەکەیت ئەوە منیش دەڵێن بمبورن ئەوە یەکەم لەبەر ئەوەیە ئاسانە ئەوە ڕۆشن بکرێتەوە کە ئێوە دەڵێن بۆی کاریگەری چێژەکانەوەیە
دومیش ینی بەهۆی کاریگەری چێژە و کانەوەی مرۆڤ کار دەکات لەژێر سەتەرەی چێژەکانە. دومیش لەبەرەوەی هەموو بەڵگەکاریەکان لەسەر ئەو مەسەلەیەن، لەبارەی مۆزوعی لەبارەی ئەوەن کە چێژ ئایا چێژ مسەیترە لەسەر کردەوەکانی کار و کردەوەی مرۆیی یا شتێکی تر. ئێستاش دەتوانن لەوەی کەوتان پاشگەز ببنەوە، ینی لەوەی کە ئێوە دەڵێن ئەوەی یارسوکەوتی ئەوەی حکمی یارسوکەوتی مرۆڤەکان دەکات چێژە، چێژ دەسەڵاتدارە لەناو مرۆڤە. ئێوە ئێستا لە دوای زانینی ئەم ڕۆشن بوونەوەی ئەمەش ئێوە دەتوانن ئێستا پەشیمان بنەوە بڵێن چێژ نییە شتێکی ترە. ئێستاش دەتوانن لەوەی کەوتتان پاشگەز ببنەوە گەر مەسەلەکە بە جوارێکی تر دەبین و پێتان وایە چاکە شتێکی جیایە لە چێژ یا خراپە شتێکی جیایە لە ئازار. یان ئەوەندەتان بەسە هەموو ژیانتان لە خۆشیێکی بێ ئازاردا ببەنە سەر. گەر ئەوەندەتان بەسە و شتێکی ترتان نییە لەبارەی سروشتی چاکە و خراپەوە بێڵێن و خراپە و چاکە بۆی خراپە و چاکەی بۆ بگەڕێنەوە، ئەوە گوێ بگرن لەمە. یعنی ئەگەر ئێوە پێتان وایە خراپە ئازارە چاکە چێژە و پێتان وایە ئەگەر بێت و ئێوە لە ژیانێکی بێ ئازار و پڕ لە چێژا بژین ژیانێکانیشە چێژی تیا بکەن، ئەوە چاکە، ئەوە گوێ لەمە بکرد. من دەڵێم گەر مەسەلەکە لەلاتان ئاوا بێت ئەوە جێی گاڵتە پێکردنە گەر پێتان وا بێ کەسێک دەزانێت شتە خراپەکان خراپن و کەچی هەردەیان کات لە کاتێکدا دەتوانێت نەیان کات. ئەمەش لەبەر ئەوەیە چێژەکان ئەم کارەی پێ دەکەن ینی لای ئێوە. ئەڵێ ئەمە ئەگەر ئێوە پێتان وابێت مۆزوعەکە ئاوایە چێژ ئامانجە، ئەوە ئێوە هەڵن کە دەڵێن ئەو کەسانە شتانێک دەکەن لەگەڵ ئەوە شاشتەکان خراپن بەڵام دەیانکەن لە ژێر چییە؟ لە ژێر سەیتەرەی چێژە. بۆچی لێرە تووشی ئەوان لێک دژی دەبن؟ لەبەر ئەمە ئەم کەسە ئامانجی چێژە، هەر خۆی لە خۆیە ئامانجیەوەی بگاتە چێژێکی زیاتر. ماقول لە شتێک بکا کە تووشی ئازاری دەکات، ماقول لە شتێک بکە گەر بزانێ ئێستا چێژی پێدەدا بەڵام دواتر تووشی ئازارێکی دەکا کە مقارنەتەن بە بەراورد بەم چێژەی کە ئێستا پێی دەدا ئەو چێژە حیز نییە لە چاو ئازارەکە. دەڵێ ئەمە دەکە یعنی ئەگەر من بە پێی بنەمای چێژ بژوڵێمەوە چۆن دەکرێت شتێک کە ئێستا چێژێکم دەداتێ و دەزانم دواتر زەرەرم پێدەگەیەنێ خراپە بۆ نمونە بۆ جەستەم، من چۆن ئەمە دەکەم ئەگەر بە پێی بنەمای چێژ بێت؟ یعنی ئەگەر بە پێی بنەمای چێژیش بێت، بە پێی بنەمای چێژیش بێت کەسێک نایێت بۆ نمونە مادەیەکی هۆشبەر بەکار بێنێ بۆ ئەوەی خۆشیەکی کاتی ببینێ بەڵام لە کاتێکات دەزانێ کە دواتر عەزابێکی گەورە دەچێژێت. نایە خواردنێ بخوا کە چێژی لێ دەکا بەڵام چییە؟ دواتر تووشی نەخۆشی دەکات. بۆچی؟ چونکە نەخۆشیەکە ئازارێکی زۆری پێدەدا. ئەی بە پێی بنەمای چێژ بێ نابێ بیکە. بۆ؟ چونکە لێرە چێژێکی کەم نابێ بگۆڕێتەوە بە ئازارێکی زۆر. بەعکسەوە دەبێ ئەو چێژێکی کەم بگۆڕێتەوە بە چێژێکی زۆر. ئەگەر بە پێی بنەمای چێژ بڕابەرەوە. بە بنەمای چێژ پێمان دەڵێ چی؟ پێمان دەڵێ دەکوێ چێژ زیاد بوو تۆ ڕووکەراوێ چی چێژێکی زیاتری پێدای ئەوە بکە، چی ئازارێکی زیاتری دای لێ دوورکەوەرەوە. یعنی لە ئازار دوورکەوەرەوە و بڕۆ بەدەم چێژەوە. بەڵام لە نێوان دوو چێژە کە یەکێکیان زۆرە و یەکێکیان کەمە، ئەوە کەمەکەیان ئازارە. چونکە چیت لێ دەکا؟ چێژە زۆرەکە لێ قەدەقە دەکە. یعنی لەوێەوە ناکە ئازارە دەدا، لەوێەوە کە چێژێکی زیاترت قەدەقە ئەوە لێ قەدەقە دەکات تۆ چێژێکی زیاتر بکەیت. وەفعلەن ئازارە کاتێک کە تۆ دەزانی شتێک تەوقعی ئەوەی لێ دەکەی چێژێکی تەوقعی لێ دەکەی چێژێکی زۆری لێ بکەی بەڵام چێژێکی کەمی لێ دەکەیت و دەهات دەتەوێت ئەو چێژە زۆرەی لێ بکەی، ئەلێرا تووشی ناڕەحەتی دەیت چونکە
ئەو چێژە زۆرت ناداتێت کە تۆ تەوەقعت کردو کەواتەم چێژە کەمە ئازار بەخشە دەی ئەگەر بەپی بنەمای چێژ بێ ئەوانەی کە ئەو شتانە دەکەن لە چێژەوە دەیکەن دەڵێن خراپە خراپ نییە نابێ خراپێت نابێ خراپە ینی ئازار دەربێت یعنی نابێ ئەم ئێستا ئەم شتە بکە لە کاتێکا دەزانێت دواتر ئازارێکی زۆر دەچێژێت چونکە بەپێ بنەمای چێژ بڕوا بەڕێوە دەبێت چێژ بە ئازار نەگۆڕێتەوە چێژێکی کەمیش بە چێژێکی زۆریش بە چێژێکی کەم نەگۆڕێتەوە ببورن چێژێکی زۆر بە چێژێکی کەم نەگۆڕێتەوە هەڵێ هەر بەپێ قسەکەی خۆتان کە دەڵێن چێژ زاڵە نابێ ئەو کەسانە ئەو شتانە بکەن ئەو شتانی کە خۆتان پێی دەڵێن خراپە بەڵام لەکوێوە پێی دەڵێن خراپە لەوێەوە پێی دەڵێن خراپە کە دواتر ئازارتان دەدەن کەواتە لێک دژێک لە ناو قسەکانی خۆتان هەیە جا وردی سوکرات لە ڕاستیا ئەلێنایە کەوان دەڵێن بە پێی بنەمای چێژ ژانی هەر کەس بە پێی بنەمای چێژ ژوڵایەوە ئەوە ئیتر خراپە و چاکە نازانێ ئەوەی خراپە دەرزانێ خراپە و دەیکا لە بەرەوەی چێژی پێدەدا بەڵام سوکرات دەڵێ ئەگەر بە پێی بنەمای چێژ بێ نابێ بیکات بۆچی چونکە ئەگەر خراپە لای ئێوە ئازار بێ کەواتە ئەمە ئازاری پێدەگەیەنێ ئەی چۆن ئەم کەسە بە پێی بنەمای چێژیش دەکا و کەچی ئازار دەگەێنێ بەخۆی لە جاتیەوەی بگات بە چێژ دەگات بە ئازار ئەمە دەکرێت کەواتەوەی بە پێی بنەمای چێژ کار دەکا بۆ نمون کەسێک بە پێی بنەمای چێژ دەڕوا بەڕێوە نەخۆشە خواردنێکی خۆشەیە لە بەردەمی دکتۆر لێ قەدەغە کردووە دەڵێ و خواردن خۆشە بەگەر بخۆی ئازارێکی زۆرت پێدەگات تووشی فلانە نەخۆشی دەبی ئەم کەسە ئەگەر بە پێی بنەمای چێژ کار بکات دەبێت چی بکە دەبێت ئەو چێژە کە لەو شتە دەیداتێ ڕایگرێ وەری نەگرێ بۆچی بۆ ئەوەی تووشی ئازارێکی زۆر نەیە کە ئەم چێژە لە چاو ئەو ئازارە هیچ نییە یعنی بۆ توش نەبوون بە ئازارێکی زۆر نابێ ئەم چێژە بکە ئەگەر بە پێی بێت بە پێی بنەمای چێژ بێت دەبێ وابێت بۆچی چونکە ئەم توش نەبوونە بە ئازار خۆشترە لەوەی کە تۆ خۆشیەکە ببینی و بەڵام دواتر ئازارێکی زۆرت پێ بکات یعنی منعی ئازار مانەکردنی ئازار هەر وەکو چێشکردن وایە یعنی منعی ئازار و چێژ یەکێکە شتێک ئەگەر منعی ئازاری لێکردی ئەوە چێژی پێداوی شتێکیش ئەگەر منعی چێژی لێکردی ئەوە ئازاری پێگەیاندوی ئەگەر منعی چێژی لێکردی با ئازاریشت نەدا بەسەر مانەکردنی چێژەکە خۆی چییە؟ خۆی ئازارە وە منعکردنی ئازارەکەش خۆی چییە؟ خۆی خۆشیە چێژە دەڵێ لەبەرەوە ئێوە ئەو قسەی دەیکەن ئەگەر دەڵێن چێژ مسەیترە لەسەر بنەمای چێژ لە ناو مرۆڤ حکمی مرۆڤ کار و کردەوەکانی مرۆڤ دەکار بە پێی بنەمای چێژیش نابێ ئەم مرۆڤە شتێکی خراپ بکە بۆچی؟ چونکە شتێکی خراپی کرد ئازاری پێدەگەیەنێ ئازارێکی زیاتر لەوەی کە خۆشیەکەی لێ دەبین دوایەوە گەر ئەوەندەتان بەسە و شتێکی تر ئەوە خوێندەوە ئەڵێ ئەوە گوێ بگرن لەمە من دەڵێم گەر مەسەلەکە لە لاتان ئاوا بێت ئەوە جێی گاڵتە پێکردنە گەر پێتان وابێ کەسێک دەزانێت شتە خراپەکان خراپن و کەچیە دەیان کات لە کاتێکدا دەتوانێت نەیانکە ئەمەش لەبەر ئەوەیە چێژەکان ئەم کارەی پێ دەکەن ئەوە هەڵەیە هەروەها ئەوەش جێی گاڵتە پێکردنە کە دەڵێن مرۆڤ دەزانێت چاکە چی لەبەر ئەو چێژەی کە لە ئێستادا کاری لێکردووە نایکات ئەی ئەگەر چاکە خۆشی بێ ئەوە بێمانایە بڵێ مرۆڤ دەزانێت چاکە چیە لەبەر ئەو چێژەی کە لە ئێستادا کاری لێکردووە نایکات ئەوە بێمانایە بۆچی چونکە ئێستا من لەژێر سەیتەرەی چێژەکەم بەوەی ئەوەی کە چێژ لە شتێک دەکەم شتێکی چاکەیە نایکەم بەڵام ئەم شتە چاکە لەبەرەوەی چاکەمان وا تعریف کردووە کە چێژە
یعنی ئەو کاتە من ئەم چێژە وەردەگرم بۆ ئەوەی چێژێکی تر وەرنەگرم ئەمە ماقولە ئەمە ناکرێت یعنی بۆ نمونە تۆ شتێکگەیە هەر لە مۆزۆی تەندروستیە شتێکگەیە حەزت لێیەتی بیخۆیت لەژێر کاریگەری ئەوەی کە حەزت لێیەتی بەڵام دەزانی دواتر ئازارە دەدا ئەگەر بیخۆیەوە بەپی بنەمای چێشیشت نەکردو چونکە بەپی بنەمای چێش نابێ بیخۆی بۆ ئەوەی خۆش بگەی بە خۆشیەکی تر کە زیاترە لەو خۆشی کە لەویا دەبینی ئەویش ئەوەیە کە تووشی ئەو نەخۆشیێت نەکە بە تەندروستی بمێنیتەوە بەڵێ لەبەرەوە ئێوە دەڵێن کەسەکان لەژێر کاریگەری چێژە شتی چاکە ناکەن دەتوانن بیشیکەن نایکەن ئەمە هەڵەیە چونکە گەر چاکە عیبارەت بێ لە هەر خۆی چێژ ئەوە بە پێچەوانەوە خەڵکی ئەوە تا دەیبینن لە عینی کاتا خەریکە چوزانم زۆر حەزی لە خواردنە کە بیخوا وەکو دەڵێن دڵی بۆی لێرەدا خەریکە نازان سوێ دەبێتەوە بۆ خواردنە بەڵام دەزانێت ئەگەر بیخوات ئازارێکی زۆری پێدەگەێنێ نایخوا کە خراپە بۆی کەواتە ئەو قسەیە غەڵەتە تەمان بەپی بنەمای چێژوازان ئەو قسەیە غەڵەتەیەوە بڵێن خەڵکی لەژێر سەیتەرەی چێژە ئەوەی خراپە دەیکایە ئەوەی چاکە نایکە ئێستا ئەوەی کە ئەم چێژە ناکات لەو خواردنە بۆ ئەوەی دواتر تەندروست بێ ئەوەی کە دەیکا چاکە دەشتوانێ بیکە ئەمان دەڵێن بەڵام ئەم لەژێر سەیتەرەی چێژە ئەمە ناکات تەمانە گەرێمە ورد بینەوە زۆرینەی خەڵکی ئەگەر تووشی حاڵەتێکی ئاوا ببن دکتۆر خواردنێکیان لێمە ناکا کە حەزیان لێیەتی چێژی لێ دەکەن زۆرینەی خەڵکی خواردنەکە ناخوا بۆی تووشی یانی نەخۆشیەکە نەبێ یان نەخۆشیەکەی چاک بێتەوە لەوانەیە کەمینەیەک خەڵکێکی کەم بیخوات و گوێ نەدا بەوەیشی لێ بێت بەس زۆرینەی خەڵکی فعلەن بەپێی حساباتەکە دەڕوا بەڕێوە حسابی ئەوە دەکا کە دواتر ئازارێکی زۆری پێدەگەێنێ بۆیە چی دەکا خۆی لەم چێژە دەگرێتەوە کاتە لێرە خۆیار بنەمای چێژ حکمی کردو بەڵام بنەمای چێژ چی ڕێگری لێ کردووە و کارە بکە ڕێگری لێوە کردووە کە ئەو چێژ لەو شتە بکات لە کاتێکایی چێژیشە ئەی چۆن دەبێ بنەمای چێژ ڕێگری بکە لە شتێکە چێژی چێژی ئەی بنەمای چێژ نابێ بمانگەێنێ بەو چێژێک بە شتێکە چێژیەیە بنەمای چێژکەواتە لەوە نییە هەر شتێک چێژی هەبوو دەمانگەێنێ بەو شتە نا بنەمای چێژ حساباتێک لە پشتیەوە هەیە کەواتە لە ئەساسەوە ئەم حساباتە بنەماکەیە نەک چێژ خۆی بۆچی چونکە حساباتەکە پێمان دەڵێ ئەو خواردنەی کە ئێستا خۆشیت پێدەدا مەی خۆ چونکە ئازارێکی دواتر ئازارێکی زۆرت پێدەگەیەنی بەڵام بۆچی مەیخۆ بۆ ئەوەی ئازار نەچێژی و خۆشی بچێژی خۆشیەکی زیاتر بچێژی کەواتە حساباتەکەش بە پێی دەڕوا بەڕێەوە بە پێی چێژ دەڕوا بەڕێەوە بەڵام چێژ ئەگەر هەر خۆی بێ ئەگەر هەر خۆی بێ فەرزەن لە حیوانات یا لە هەر شتێکی ترا کام حساباتانەی نییە حساب بۆ داهاتوو ناکە کە دواتر چی لێ دێ دواتر ئەم چێژە چی لێ دەکەوێتەوە کاتێک کە ئەمە نامێنێ ینی هەستکردن بە داهاتوو کە لە داهاتوو ئەمەی ئێستا چێژم پێدەدا دواتر ئازارم پێ ناگەێنی کە ئەمەد نەزانی ئەوە تۆ ئەوەی چێژی هەبوو ئەگەر بێت و هەر دوای ئەوە بە 5 دقەش بتکوژێت تۆ چی دەکەی تۆ دەیخۆیت بەڵام هەر بنەمای چێژ بەم قیاساتانەوە بەم زانینەوە کە تۆ دەزانی ئەگەر ئەمە چێژێکت پێدەدا بەڵام دوای 5 دقەیتر دەتکوژێ ئەگەر چێژەکەش زەختت لێکا بۆەوەی بیخۆی هەر نایخۆی بۆ ئەوەی چی بۆ ئەوەی ئازارت پێنەگاوە چێژ بکەیت یعنی چێژێک لە خۆت قەدەغە دەکەی بۆی چێژێکی تر بکەیت کەواتە ئەوەی لێرە حکم دەکات چییە زانینی ئەوەیە کە شتێک ئەگەر ئێستا چێژیە بێ ئایا دواتر زەرەری هەیە یا چێژێکی زیاتری هەیە ئەگەر شتێک ئێستا ئازاربان بدا دواتر
خۆشیێکی زیاترمان پێ دەدا یانە یانی چی یانی قیاساتێکەیە یانی پێوەرێکەیە پێوانەکاریەکەیە من ئەمە لەگەڵەوە دەپێوم ئەگەر ئەمەیان سووکتر بوو ئەمە قرستر بوو ئەمەیان هەڵدەبژێرم لەبەر ئەوە بۆچیش بەڵامێکی ئەمە هەڵدەبژێرم چونکە ئەمەیان چێژدارترە یعنی هەر مۆزۆی چێژەکار ماوە بەڵام قیاسێک هاتووەتە ناوە وەسکرات دەیەوێت بڵێ ئەوەی حکمی کار و کردەوەکان دەکا ئەم قیاسەیە نەک چێشکردن چونکە ئەگەر چێشکردن بێ قیاسەکەی تیانە بێ ئەوە ئەو کاتە هەر شتێکیش ئەگەر چێژێکی کەمیشمان پێ بدا بەڵام دواتر بشمان کوژی ئێمە چێژەکە دەکەین گوێ نادەین بەوە چونکە ئێمە لە چ کاتێک ئامە دەکەین بۆ نمونە خواردنێک هەیە ئێمە ئەگەر بیخۆین لە بارودۆخێکی تەندروستیان خواردنی ئەو خۆراکە دەبێتە هۆی ئەوەی جەڵدە لێماندا دەبێت هۆی ئەوەی فلانەشت بمان کوژێت بەڵام ئێمە نازانین کە ئەمە ئاوایە وامان لێ دەکا ئێمە لەم کاتا چی دەکەین دەیخۆین کە چێژەکە پێمان دەڵێ بیخۆ بەڵام دەیخۆن دوایی چیمان لێ دەکا پەشیمانین لەوەی کە خواردومانە ئەگەر بمێنین ئەگەر نەیکوشتین پەشیمانین بۆچی ئەمە چی وای کردووە پەشیمان بین نەزانین وای کردووە ئێمە نەمانزانیوە کە ئەمە تووشی ئەمەمان دەکە ئەگەر بمان زانیایە ئەوە چێژەکە بنەمای چێژەکە چێشکردنەکە خۆی حکمی نەدەکردین ئەو قیاس و بەراوردە حکمی دەکردین کە ئێمە دەیکەین لە بینی ئەوەی کە بەوەی ئەم خۆراکەوە تووشمان دەبێت لەگەڵ ئەوەی کە لە کاتی خواردنی خۆراکەکە وەری دەبین ئەڵێ ئەم قسە بێمانایانە بێماناییەکەیان کاتێ دەردەکەوێت گەرواز لەوە بێنین چەند ناوێک لە هەمان کاتدا بەکار بێنین وەک چێژ بەخش و ئازار بەخش و چاکە و خراپە و ئەمە لەوێەوە کە دوانە لێکجەکان دەرکەوتن یەکەم جار دوو ناو لەو ناوانە بەکاردێنین کە چاکە و خراپەیە و دوایەوە شەر دوو ناوی چێژ بەخش و ئازار بەخش بەکاردێنین ئەڵێ ئەوەی ئێوە باسی دەکەن کێشە لە بەکارهێنانی وشەکانەیە کاتێک دەڵێن ئینسان لە ژێر حکمی چێژەکانە کار دەکات ئێوە جارێ چێژ لە جاتی چاکە بەکاردێن و جارێ ئازار لە جاتی خراپە و جارێ خراپە لە جاتی ئازار و لەبەرەوە ئەم شتە دروست بووە ئەوەنا بە پێی ئەو زانینەی کە کەسەکە هەیەتی ئەو کار و کردەوەیە دەکات زانینی چی؟ زانینی ئەو حساباتەی کە حساباتی چێژ و ئازارە ئەو پێوانەکاری کەوا لێ دەکات تۆ لە ناو ئازار و چێژەکانە یەکێکیان هەڵبژێری و ئەویتریان هەڵ نەبژێری نەگەر لە نێوان ئازار و چێژە لە نێوان چێژەکانیشە ئەوانەی چێژ بەخشن ئەوانەیان هەڵبژێری و ئانەیان هەڵ نەبژێری کەواتە شتێکی ترەیە ئێمە وا لێ دەکا اختیار بکەین چی هەڵبژێرین و چی هەڵ نەبژێرین چ چێژێک هەڵبژێرین و چ چێژێک هەڵ نەبژێرین تەمان ئەم بنەمایە بنەمای دۆمیانە بنەمای تەندروستیە لە ڕاستیە بەس لێرە و لەگەڵ بنەمای چێژە هەروەکو یەک باسی دەکات یعنی بنەمای تەندروستی ئەوەیە پێت دەڵێ بۆەوەی تۆ ساغ بمێنیت فلانە شت مەخۆ چێش لە فلانە شت مەکە بەڵام بۆ ئەوەی ساغ بمێنی ئەگەر فلانە شتت خوارد و ساغمای ئەوە بیخۆ ینی لە هەموو کاتێکا بنەمای تەندروستی وەمانەوە نەفی چی ناکە نەفی بنەوای چێژ ناکە بەڵام لەو شوێنەی کە دژە لەگەڵیا ئەو کاتە چی دەکە پێت دەڵێت چێژ لەوە مەکە تا تەندروست بیت تا ساغ بیت تا بە ساغی بمێنیت ینی ئەوەی بەپی بنەمای چێژ و ئازار دەڕوا بەڕێوە گوێ نادا بەوەی تەندروست بێ یا تەندروست نەبێت بەڵام بەپی مانەوە بنەمایمانەوە تەندروستی ئەوە وا لێ دەکا کە تۆ لە شوێنەکە اختیارەکەت بگۆڕی اختیاری ئەو شتە نەکەیت و اختیاری شتێکی تر بەڵام ئەوەی بەپی بنەمای چێژ دەڕوا بەڕێوە اختیاری هەرەوە دەکا بەس تۆ اختیاری شتێکی تر دەکەیت بەڵام بنەمای تەندروستی و مانەوە ئەمە ڕێگر نییە لە بەردەمەوەی کە ئێمە چێژ لە شتەکان بکەین بەس ڕێگرە لە بەردەم ئەو چێژانەی کە وا دەکەن ئەم بنەمایە ئێمە ڕانەگرێ ینی تەندروست نەبی کاریگەری لەسەر تەندروستی و مانەوەمان هەبێت
بەس لێرە سوکرات دەست دەکەم نازانم شتەکان بە تێکەڵی باز دەکات ئەڵێ با ئێستا بڵێن مرۆڤ دەزانێت خراپەکان خراپن و کەچی دەشیانکە گەر لە کەسێکمان پرسی بۆ وا دەکا ئەوە دەڵێن چووکە لە ژێر دەسەڵاتدایە گەر پرسی چ دەسەڵاتێک ئەوە ئێمەش دەڵێن دەسەڵاتی چاکە گەر پرسیارەکە وا بوو پێمان پێ دەکەنێت و نا گەر پرسیارکەرەکە وا بوو پێمان پێ بکەنێ و بڵێت چەند جێگەی پێکەنینە کەسێک خراپە بکات و بزانێتەوەی دەیکا خراپەیە لە کاتێکدا نابێت بیکات چووکە لە ژێر دەسەڵاتی چاکەدایە هەڵێ کەسێک شتێکی خراپ دەکات ئێمە دەڵێن بۆ شتە خراپە دەکات تۆ دەڵێ لەبەرەوەی لە ژێر دەسەڵاتی هێزی چاکەدایە ئەڵە چۆن کەسەکە لە ژێر ئەمە دەیەوێت چی بڵێ دەیەوێت بڵێت چۆن کەسەکە لە ژێر بنەمای چێژایە لە ژێر دەسەڵاتی ئەو بنەمایە خراپە دەکات کارێکی خراپ دەکات کاری خراپ لێرە چییە؟ ئەیلاقی بە تەندروستی و ئەوە ینی کاری خراپ ئەوەیە کە تۆ دەرما خواردنێک دەخۆی بەڵام دکتۆر وتویەتی خراپە ئەم جۆرە لە خراپە کە خراپە بۆ تەندروستیت بۆ لە ساغیت کەچی تو هەر دەیخۆیت ئەگەر بەپی بنەمای چێژ بڕۆی بەڕێوە ئەمە ناکەیت چونکە ئەمە لە چێژا زیانت پێ دەگەیەنی زیان بە چێژ دەگەیەنێت چێشکردنی تۆ دەگەیەنێت تۆ کەمتر چێژ دەکەی و ئازارێکی زیاتر دەچێژی هەڵێ ئەمە وەکو وایە ئێمە بڵێن ئەو کەسە کارەکە لە ژێر کارێکی خراپی کردووە دەزانێ خراپە ئەڵێن بۆ ئەو کارە خراپی کردووە دەڵێن وەڵا لە ژێر دەسەڵاتی چاکەدایە ئێمەش دەڵێن ئەو کەسە ئەوەی کردووە کە خراپە تاوان بەپی بنەمای چێژە گەر ئەم چێژن نەکەیت لەبەر ئەوەی دواتر تۆ نەخۆش نەکەوی ئەگەر هەر چێژ بێزانینی تیا لێ دەکەیت ئەوە تۆ خراپت کردووە بۆچی؟ چونکە چێژەکە لە دەستی خۆداوە جا لێرە ئەی بەپی بنەمای چی کردو تا گەرزانینە دەبێ هەر بەپی بنەمای چێژ کردوتە لێرە لێک دژەکە لەویایە ئەڵێ ئێوە کاتێک کەسێک چێژ لە شتێکی ئێستایی ناکا بۆ ئەوەی زەرری پێ نەگەیەنێ ئێوە ئەوە وا دەزانن لە ژێر بنەمای چێژدانیە بەڵام ئەمە هەر چێژە ئامانجەکەی چێژە بۆیە ئەم چێژە ناکات وە کاتێک ئێمە من بەپی ئێوە بیر بکەمەوە ئەو کاتت دەڵێم ئەم کەسە بە پیش بنەمای چێژ بۆچی ئەو چێژەی لە خۆی قەدەغە کردووە چونکە لە ژێر دەسەڵاتی بنەمای چێژایە تامان ئەڵێ ئەمە جێگەی پێکەنینە لە چ کاتێکا جێگەی پێکەنینە ئەگەر ئەم چێژەکە لە خۆی قەدەغە بکە بەڵام لە بەرامبەر ئەوە چێژێکی زۆرتری دەست نەکەوێت ئەمە لە جێگای پێکەنینە بەڵام کاتێک کە ئەم چێژەکە ناکا بۆی چێژێکی زیاتری دەستکەوێت ئەوە هەر بە پێی بنەمای چێژ کاری کردووە یعنی ئەڵێ ئێوە نەفیکردنی ئەم چێژە بە خراپە دەزانن لە کاتێکا نەفیکردنی ئەم چێژە لە پێناو چێژدایە هەڵێ بۆیە شتێکی تر هەیە ئێوە حسابتان بۆ نەکردووە ئەویش حساباتی چێژەکانە ئەتە تەمان حساباتی چێژەکانی ناو دەنێن زانست هەڵێ لەوانەیە دوای ئەوە بڵێت دەسەڵاتی چاکەی ئەوەیە لە ناو دەروماندا سەرکەوێت بەسەر خراپەدا یا هی ئەوە نییە ڕوونە ئێمە دەڵێن هی ئەوە نییە چکەوان دەڵێن چاکە مسەیتر نییە لەسەر ئینسان لێرە تەمان پەرگرافەکە تۆ زێب ینی ڕوون نییە بەڵام کورتەکەی ئەوەیە کە من باسم کرد ینی ڕوون بە شێوەیەکی ڕوون بیڵی ئاوا دەوترێت کە ئێستا باسم کرد مۆزوعی لێک دژەکە دەکەوێتە ئەو شوێنە چۆن بنەمای چێژ گرتنەوەی شێژی تایە چۆن بنەمای چێژ دژی خۆیەتی بنەمای چێژ دژی خۆی دەبێتەوە ئەگەر بێت و ئەو خۆشیی کە دەیدا بە تۆ ئەو خۆشی شتێک دەیدا بە تۆ کەمتر بێت لەو خۆشیی کە لێت قەدەغە دەکات کەواتە لێرە هەر چێژ خۆی قەدەغەی چێژ دەکات چێژ لە تۆ قەدەغە دەکات
ئەڵێ لێرا ڕۆشنی دەکاتەوە دەڵێ ئەو ڕۆشنە ئەوەی کەوە لە بارەوە دەڵێن کەوتۆتە ژێر دەسەڵات ئەوەیە کە لە بەرامبەر چاکەیەکی کەمدا خراپەیەکی زۆر وەردەگرێت لە ڕاستیشدا ئەوەی دەیڵیت وایە با ئێستا ناوەکان بگۆڕین بۆ ناوی چێژبەخش و ئازاربەخش ئەڵێ ئەوەی ئێوە دەیڵێن کەوتۆتە ژێر دەسەڵات ئەوەیە کە ینی ئەو جۆرە لە کەس دەکەوێتە ژێر دەسەڵاتی چێژ کە چێژێکی کەم قوبوڵێتی چێژێکی کەم بکە بەڵام دواتر ئازارێکی زۆر بچێژێت ئەڵێ ئەوەی ئێوە باسی دەکەن ئەوەیە بۆچی چونکە ئێوە کە هەر چێژ بەڕووتی باز دەکەن فەرە نەتیجەکەی ئەمەیە ئەوەی هەر بە پێی بنەمای چێژ بەڕووتی ئیش دەکات بەبێ قیاسات ئەوە چییە؟ ئەوە لە لای ئەتیادیە شتێک کە چێژێکی زۆر کاتی کەمی پێدەدا ببێتە سەبەبی ئەوەی کە چێژێکی گەورەی لێمە ناکا یا بیخاتە ئازارێکی ئەتاتەی چونکە ئەو حساب بۆ ئەم چێژە دەکا کە دەیکات بەڵام ئەگەر زانینی هەبێ بەوەی کە ئەمە تووشی ئازاری دەکا ئەوە ئەو کاتە و چێژە لە خۆی دەگرێتەوە هەلێرا باس لەوە دەکا ئەڵێ مۆزوعەکە لێرە چێژ و ئازار نییە مۆزوعەکە کەمی ئازار و کەمی چێژە کەواتە لێرە پێوانەکاری دێتە ئاراوە یعنی خەڵکەکە بە پێی پێ و پێوانەیەک کار دەکات بە پێی پێوەرە ئەم پێوەرە شتەکانیان بۆ دەپێوێ تەقسیم و زەرب دەکا ناقص و کۆکردنەوە دەکا لە دەرئەنجامی ئەمە نەتیجەکە چی دەرچوو بە پێی ئەوە دەجوڵێتەوە و دەکرێت بە پێی ئەوە بکەوێتە بەردەم چێژێک بەڵام خۆی لێ بگرێتەوە دەکرێت بکەوێتە بەردەم ئازارێک ڕێگەی بدا ئازار بگرێت بۆچی چونکە بە ئەم ئازارەی کە لێرە ئەو دەیدرێ لە بەرامبەر ئەم ئازارەدا ئەم ئازارە وەردەگرێ لە بەرامبەر چییە؟ لە بەرامبەر ئەوەی کە دەگات بە چێژێکی زۆر ئەم چێژە وەرناگرێ لەبەر ئەوە نەگات بە ئازارێکی زۆر یا ئەم چێژە وەرناگرێ بۆ ئەوەی بگا بە چێژێکی زیاتر یا ئەم ئازارە قبول ناکە بۆ ئەوەی لەبەرەوە ئازارێکی زیاتری توش دەبێت ئەم قاساتانە کەم و زیادی کەواتە لێرەوەی حکم دەکات چییە؟ من شتێ بکەم و نەیکەم قیاساتە چی زیاترە و چی کەمترە یعنی چێژ و ئازار نیە کەواتە کەم و زیادی چەندێتی حکمی ئێمە دەکە بۆچی چەندێتی چونکە ئێمە ئەگەر چێژ بێت ئێمە شتێکگەیە چێژی لێ دەکەین کەچی خۆمانی لێ دەگرینەوە چێژەکە نابێ لێ بکەین ئەگەر بنەمای چێژ بێت دەبێت چێژەکە بکەین چونکە هەر چێژەکاتە بەردەمان دەبێ بیکەین بەڵام ئەوە چیەوە دەکات چێژەکاتە بەردەممان نەیکەین سوکرات دەڵێ قیاسە بەس قیاسەکە دایمە لە مەسلحەتی چایە؟ لە مەسلحەتی چێژایە یعنی چی چێژی زیاتر بوو ئەوە اختیار دەکرێت چی ئازاری زیاتر بوو ئەوە نەفی دەکرێتەوە اختیار هەڵ نابژێرێت یعنی دابنێت تۆ چێژێک لەم پەڕ هەیە ئازارێکی زۆریشە لەو پەڕ هەیە ئەم چێژەکەڵ دەبژێری ئازارەکەڵ نابژێری اینجا بەپی قیاسات ئازارێکە دەیە زۆرە چێژێکە دەیە کەمە تۆ چێژەکەڵ نابژێری بۆەوەی ئازارەکە تووشت نەبێت هەر بەپی ئەم کاسانرانە لەسەر ئەم ڕاستی هێڵە بیرکردنەوەت قیاسێک وەردەگرێ بەپی ئەم قاسە تۆڵ سوکەوت دەکەی نەک بەپێ چی بەپی ئەوەی هەرچی چێژی هەبوو من دەیکەم و هەرچی ئازاری هەبوو لێی دوور دەکەمەوە ئەڵێ ئەمە وەک کاری پێوانەکارێکی زیرەکە کە خۆشەکان دەخاتە لایەکی تەرازوەکەەوە و ناخۆشەکان دەخاتە لاکەی تریان و دوای ئەوەش حسابی دوور و نزیکەکەیان دەکات اینجا دەڵێت کامیان قورسرە لە کامیان
طبعا لە شوێنەکە دەڵێ آخر سوکرات ئەوەی لە ئێستادا چێژبەخشە جیاوازە لەوەی کە لە داهاتوودا چێژبەخشە یا ئازار بەخشە یعنی ئەوەی حازرە چۆن ئێمە بیگۆڕینەوە بە قەرزێک ئەمە ینی چێژێکی ئێستا من چۆن دەگۆڕمەوە بە ئازارێکە دواتر تووشم دەبێت بەس لە ڕاستیە ئێمە ئەو چێژە ناگۆڕینەوە بە ئازارێکی ئاوا کاتێک ئەگەر بە ئەگەری دەزانین تووشمان بێت یا تووشمان نەیە بۆ نمونە مەوزوعی ئەتیقادات زۆر جار ئێمە لە لامان وا دەزانین یەقینە بەس خۆی ئەگەرە ئەتیقادت وایە ئەگەر تۆ ئەم شتانە بکەیت دواتر لە دوای مردن دەکەویتە ناو ئازارێکی هەتایەوە وەفعلەن ئەگەر یەقینێک بەما هەبێ کە تۆ دوای ئەمە تووشی ئازارێکی هەتایی دەبی ئەمانە ناکەی بەڵام لەبەر ئەوە تۆ لە لاد ئەگەرێکە بۆیە ئەو شتانت دەکەی کە دەزانی تووشی ئەو ئازارەشت دەکەن لەگەڵ ئەوەشات دەزانی دەیانکەیت بۆ دەکەی ئەمە شتێکمان پێ دەڵێ ئەمە لە لاد ئەگەرە یعنی یەقین نییە چونکە ئەگەر یەقین وایە کەس جورەتی ئەوەی نەدەکرد بیکە بۆچی چونکە بەپێی مەبدەی چێژ و ئازار ئەم خۆشیەی لێرە دەیبینێ دواتر لێ دەکەن بە ژاریمان ئێکەواتە چۆن ئەوە دەکات خۆ تووشی ئەوە دەکات وەجگە لەوەش خۆشیەکەیە چی دەکات بۆی ئەوە ئەمانە دەکات خۆشیەکی زۆرەیە لە خۆی دەگرێتەوە کە چاوەڕێی دەکات وەفعلەن ئەگەرم بنەمای چێژ و ئازارە عکسەوە ئەگەر ئەم بنەمایە هینە چێژ و ئازار بە معنای ئەوەی کە پێت دەڵێن پێت دەگا پێ دەگەیت ئەگەر یەقینی وایە یا ئەوەیە یەقینی نییە بۆیە کاریگەریرن لەسەر کردەوەی کار و کردەوەی کەسەکان نییە یا ئەوەیە یا ئەسڵن هەر بنەمای چێژ و ئازار خۆی چی نییە مسەیتر نییە لەسەر مرۆڤەکان یا ئەو دەڵێ ئەڵێ سوکرا داخر دەی شتێک ئێستا چێژی لەکەی لەگەڵەوە ئەکەی قیمەتیان یەکە کە تۆ دواتر چێژی لێ دەکەیت سوکراتیش دەڵێ مۆزوعەکە ئەم دواو پێشە نییە مۆزوعەکە لەویایە تۆ پێوانەیەکەت هەیە پێوەرێکەت هەیە دوور و نزیکەکە دەپێوی کەمی و زۆریەکەی دەپێوی هەموو ئەمانە دەپێوی تەقسیم و زەربیان دەکەی لێکیان دەدەیتەوە دواتر ئەگەر نەتیجەکە زۆرەکە دەرچووتەوەیان دەکەی لەبەرەوە لێرە تۆ بە بزانین ئەو شتە دەکەی ئەو اختیارە دەکەی کە لی پەشیمانیت بەڵام ئەگەر بەبێ زانین و ئەم تەقسیم و زەرب شتەکانت کرد بەبێ ئەم حساباتە ئەوەی کە ئێستا چێژی لێ دەکەی دوایی کە تووشی ئازاری کردی لی پەشیمانی کە چێژەکە کردو بەس ئەگەر بە حساباتانە کە حساباتەکە کرد لەو کاتە چییە تۆ لی پێشیمان نی کەچی ئەم چێژەت لێرە نەکردووە یا ئەم چێژەت لێرە کردو لی پەشیمانی بۆچی چونکە ئەم چێژەی لێرە کردوتە نەگەیاندوی بە ئازارێکی زیاتر و ئەو چێژەی لێرن نەت کردووە تۆی گەیاندووە بە چێژێکی زیاتر لە خۆی نەکردنەکەی تۆی گەیاندووە بە چێژێکی زیاتر هەڵێ بەڵام گەرشتە چێژبەخشەکانت بەرامبەر ئازارەکان داناو ئازارەکان ئەڵێ بەڵام گەر ئازارەکان بەرامبەر ئازارەکان دانا ئەوە ئەوانەیان دەبێت کە سوکترە بەڵام ئەگەر شتانێکگەیە زیاتر چێژبەخشن لەوانەی کە شتانێکی دیژەن کەمتر چێژبەخشن ئەوانە بۆ دانێن کامیان دەبێت ئەوەی کە زۆرتر چێژبەخشە لە چێژەکانی تر کامیان دوورتر بوو یان نزیکتر بوو ئەوە تۆ هەر ئەوەیان هەڵدەبژێری کە ئەو بنەمایە دەگرێتەوە ینی بنەمای حسابەکە بە پێ حسابەکە کامیان دەرچوو ئەوە دەگریتەوە مەوزوعەکە ئەوە نیە ئەوەیان دوورە ئەوەیان نزیکە دەکرێت ئەوەیان دوور بێ خۆشیەکەی تۆزێک زیاتر بێ لە چی لەوەیان کە ئێستا هەیە بێگمان تۆزێ زیاتر بێ ئەمەیان تۆ خۆشیەکەی لێ دەکەی ئەو خۆشیە تۆزە تۆ هەڵ ناگری ئەوە نەهەڵی ناگری بۆەوەی بەڵام ئەگەر ئەمەی لێرە دەیکەی خۆشیەکەی لە چاو خۆشی ئەوەی کە دێت هیچ نەبێ ئەوە چی دەکەی ئەگەر ئەمەد کرد ئەو لە دەستدەی حتمما ئەمەیان ناکەی بۆ ئەوەی ئەوی تریان وەرگری ئەڵێ گەر چێژبەخشەکان کەمتر بوون لە ئازار بەخشەکان ئەوە کارەکە ناکەیت
کەمتر بوون لە ئازارەکان یانی چێژەکە کەمتر بوو لەوەی کە هەرەمان چێژ تووشی ئازارت دەکات ئەوە نایکەیت من بەوان دەڵێم براکانم جگە لەو ڕێگایە ڕێگایەکی تتانەیە من دڵنیام ڕێگایەکی تری جگە لە مەشک نابن ئەڵێ وایە تەمان لێرەوە ئەڵێ ئەو کاتە دەڵێم مادام مەسەلەکە ئاوایە وەڵامی ئەمە بدەنەوە ئێوە هەمان قەبارە لە لاتان لە نزیکەوە گەورەتر نییە لە دوورەوە بچووکتر نییە یان مەسەلەکە ئاوانی یعنی قەبارە شتێک کە خەمان قەواری هەیە ئەم شتە هەر خۆیەتی بەڵام لە نزیکەوە گەورەیە لە دوورەوە بچووکە ئەوان دەڵێن وایە ئەمە بۆ زۆری و بۆ ئەستوری شەمان شت نییە یانی شتانێک زۆر و یا بۆ ئەستوریش ئەگەر دوور و نزیکی تەسیری لێ ناکە دوایەوە دەڵێ ئەی ئەو دەنگە یەکسانەکان لە نزیکەوە بەرزتر نین لە دوورەوە نزمتر نین ینی دەنگێکەیە بۆ بەرزیەکە یامان بەرزیەیە من کە لە نزیکەوە دەیبیستم دەنگەکە بەرزە بەڵام کە لە دوورەوە دەیبیستم دەنگەکە نزمە هەڵێ لێرە چیمان لێ تێدەچێت ئەگەر حەسەبە دوور و نزیکیەکە چیمان وامان لێ دەکا ئێمە ئەم شتا بە بچووک ببینین کە تۆ دەڵێی من چۆن خۆشی ئێستا دەگۆڕمەوە بە خۆشیەکە دوای ساڵێکی تر دێ ئەوە ئەو خۆشی کە دوای ساڵێکی تر دێ ئایا بۆی دووریەکەیەوە بچووک نەبووێتەوە لە لات ئەگەر بۆی دووریەکەەوە بچووک بوو بێتەوە لە لات ئەو وەکو کەسێک وایە شتێک گەیە کە قەبارەیەکی هەیە بەڵام لە دوورەوە قەبارەکەی بچووکە بە بچووکی دەبینێ ئەمە تۆ دەخەڵەتی کە خەڵەتای قیاسەکەت غەڵەت بوو ئەو کاتە ئەو خۆشیە هات بە حەجمی خۆیەوە دەردەکەوێت تۆ پەشیمانی لەوەی کە ئەمەت کردووە وە بۆتە ڕێگە لە بەردەمەوەی ئەو خۆشەکەی تر ببینی چونکە بە قیاسەکەت ئەڵێ لەبەرەوە بۆی دووریەوە قەبارەی خۆشیەکە ناگۆڕێت بەڵام تۆ کە لە قیاسەکە غەڵەتت کرد حسابی دووریەکەت نەکرد دووریەکە تەسیری کرد لەوەی قەبارەی ئەو خۆشیە بە بچووکی ببینی لەوەی کە هەیە ئەوە چی ڕوودەدا ئەو کاتە تۆ پەشیمانی لەوەی کە ئەم خۆشیت کردووە وەڕان نەوەستاوی ئەمە بۆەوەی بگەی بە خۆشەکەیت ئەویتر لە دەسەر کەواتە ئەوەی لێرە وا دەکا ئێمە شتێک اختیارکەین لە خۆشیەکان و یەکێکی تر اختیار نەکەین ئەو اختیاراتانە بکەین لە بینی چێژوازارەکانە چییە؟ ئەڵێ زانستێکە بە ناوی زانستی پێوانەکاری ئێمە لە ڕێگەی پێوانەکاریەوە دەزانین ئەم چێژە کە دوورە قەبارەکەی چەنە چۆن ئێمە لە ڕێگەی پێوانەکاریەوە دەزانین ئەو شتێک ئەو ئەستێرەی بۆ نمونە کە لە ئاسمانە بچکۆلە دیارە بەقەدەر هەڵماتێکە بەڵام بەپێی دووریەکەی ئێمە دەزانین چییە بە قیاساتی دووری ئێمە دەزانین ئەو ئەستێرە چییە ئەو ئەستێرە حەجمە ڕاستەقینەکەی چەند بۆ زۆر و کەمی ژاوای شتێک لە دوورەوە کەم دیارە بەڵام لە نزیکەوە زۆر دیارە شتێک لە دوورەوە بچووک دیارە بەڵام لە نزیکەوە گەورە دیارە ئەم گەورەی و نزیکیە تەسیر لەسەر قیاسەکە دەکات لەبەرەوە تۆ دەبێت چی دەبێت ڕێگایەکە دەبێت بۆ ئەوەی حەجمی ڕاستەقینەی ئەو شتانە ئاشکراکەی ئەم ڕێگایش چییە ڕێگای زانستە و ئەمە شتێکی حسابی و زانستیە ئێستا وا دەبنێن خۆشبەختیتان لەوەدایە کە بەرەو شتە گەورەکان بڕۆین و لە شتە بچووکەکان دوورکەوینەوە باشە ئەوەی دەمانگەیەنێ بە خۆشببختی چییە ئەگەر خۆشببختیەوە بێ ئەمە لە شتە گەورەکان نزیکەوینەوە لە شتە بچووکەکان دوورکەوینەوە هونەری پێوانەکاریە یان هێزە ڕواڵەتیەکانە ینی ئەگەر خۆشببختی لەوە بێ ئێمە بگەین بە شتە گەورەکان و بەدبەختیش لەوە بێ ئێمە بگەین بە شتە بچووکەکان ئەو کاتێ ئێمە دەبێت لە شتە بچووکەکان دوورکەوینەوە لە شتە گەورەکان نزیکەوینەوە لێرە چی فریامان دەکەوێت ئایا ڕواڵەتی ئەو شتانە فریامان دەکەوێت ئەوانەی کە لە دوورەوە بچووک دیارن لە نزیکەوە گەورە دیارن ئەگەر ئێمە بە پێی هەستەکان بجوڵینەوە
بەپی ئەوەی کە لە بەردەممانایە بجوڵینەوە ئەوەی نزیکە لێمانەوە بجوڵینەوە ئێمە تووشیەڵە دەبین بۆچی چونکە نزیکەکان بە چاو گەورەن بەڵام دوورەکان بە چاو بچووکن بەهۆی دووریەکەیانەوە کەواتە ئێمە بۆ لای نزیکەکان دەچین کە بچووکن لە گەورەکانیش دوور دەکەوینەوە کەوان گەورن و دەبێ ئێمە بەو خۆشبەخت دەبین بگەین بە دوورەکان بەو خۆشبەخت نابین بگەین بە نزیکەکان بەڵام ئەم نزیک و دووریە فێڵی لێ کردوین ئەگەر قیاسێک نەبێت بۆ ئەوەی ئەم نزیک و دووریە هەلکەین و حەجمی ڕاستەقینە شتەکان بزانین کامە گەورەیە و کامە بچووکە ئێمە دەتوانین خۆشبەخت بین کەواتە دەبێت زانستی حسابمان هەبێ بۆ ئێمە خۆشبەخت بین ئەگەر بێت و گەورەی خۆشبەختی لەوە بێ ئەمە بگەین بە شتە گەورەکان بەبێ ئەم زانینە ئێمە دەتوانین بگەینە شتە گەورەکان بێگومان ناتوانین چونکە دووری دەمان خەڵەتێنێ دوور و نزیکی دەمان خەڵەتێنێ دوور و نزیکی شتەکان گەورە بچووک دەکاتەوە واستەکانمان دەمان خەڵەتێنێ لەبەرەوە ئێمە ناتوانین بزانین کامیان گەورەکانن تا بچین بۆ لایەن خۆشبەخت بین و کامیان بچووکەکانن تا نەچین بۆ لایەن و بەدبەخت نەبین ئەکەواتە ئەوەی فریامان دەکەوێت لێرا چییە؟ گەورەی و بچووکی شتەکان نییە ئەو زانینەیە کە ئێمە بە گەورەی و بچووکی شتەکان هەمان ئاڵێ بۆ مۆزۆی چێژەکانیش بە هەمان شێوە بۆ ئەوەی ئێمە چێژێک هەڵبژێرین کە زۆر بێ یاکەم بێ بەپی یەکتری حساباتیان بکەین و بەراوردیان بکەین لێکیان بدەینەوە تا حەجمی ڕاستەقینە دەرکەوێت ئێمە زانستێکمان دەوێت ئەوی زانستی پێوانەکاریە کەواتە ئەوەی حکمی مرۆڤەکان دەکات زانینە نەک چێژ